2 ساڵ لەمەوبەر ئەگەر سەردانی بازارێکی هاوشێوت بکردایە بە مەبەستی کڕینی بەرهەمە شیرەمەنیەکان بە دەگمەن بەرهەمی خۆماڵیت بەرچاو دەکەوت. بەڵام ئێستا خواست لەسەر بەرهەمی خۆماڵی زیادی کردووە و متمانەی بەدەستێناوە. هەرچەندە بەرهەمی سپیایی بیانی هێشتا لە بازاڕەکاندا هەن، بەڵام ئێستا ڕەفەی تایبەت بە بەرهەمی شیرەمەنی خۆماڵی لە مارکێتەکاندا هەن کە پڕ کراون لە جۆرەها بەرهەمی کوالێتی بەرز. زامن ماستا و خۆری باشم بەدڵمە و ڕێکەڵەی ماستاوی شوێستانانە و 2 ڕۆژە دەنێو قەزواندا. بەرهەمە خۆماڵگەکان فرۆشیان باشە و کڕیارێکی زۆریشیان هەیە کە بە بێدوودڵی هەڵبژاردە یەکەمیانن. چەند ساڵێکە مەسەلەن بەرهەمەکانی ناوخۆی پەرەی زۆر باشی پێدرایە لە ناو ئەوانە شەوە کاڤینێکە لەو بەرهەمانەی کە بەرهەمی خۆماڵیە، هەم لە ڕووی تامەوە تامی خۆشە، لە ڕووی فرێشیەوە بابەتەکانی فرێشن و لە هەمووی لە سەرێوانەشەوە کە زۆر زۆر گرنگە سەعر لەگەڵ بەرهەمەکانی دەرەوە سارەکانیان مناسبە بە سەریوانە. خواست و ستایشی کڕیاران بۆ بەرهەمەکان ڕووداوی هێنا کارگەی کاڤین فارم لە دهۆک. کارگەکە لە ڕووبەرێکی بەرفراواندا لە نزیک بەنداوی مووسڵ دروستکراوە کە 1000 دۆنم زەویە و نزیکەی 1000 کەس کاری تێدا دەکات. سێ 1000 مانگای شیردەر و سەدان گۆلک، گۆلپار و مێنجوونی تێدا بەخێو دەکرێت. ڕۆژانە 120 لتر شیر دەکرێتە چەندین جۆری ماست، 2 جۆری شیر، پەنیر و ماستاو. هەر لە هەمان ڕۆژی بەرهەمهێناندا بەرهەمەکان ڕەوانەی بازاڕەکان دەکرێن. کاتێک باس لە پرۆژەیەکی ڕووبەری 1000 دۆنم دەکەیت و 3000 مانگا تێیدا دەدۆشرێت و سەدان کەس تێیدا هەلیکاریان دەستکەوتووە، ئەبێ لە ڕێگەی گۆڵفێکی ئاوا بەشەکانی بەسەر بکەیتەوە، بزانی قۆناغەکانی بەرهەمهێنان چییە. لەم بەرنامەی مەیدین کوردستاندا مژدەی ئەوە دەدەین کە 2 بۆ 3 ساڵی دیکە هەرێمی کوردستان لە سایەی 1-2 پرۆژەی دیکەی ئاوادا پێویستی بەوە نابێت لە وڵاتانی دەوروبەردا بەرهەمە شیرەمەنیەکان هاوردە بکات، بەڵکو بەرهەمێکی خۆماڵی تەندروست دەچێتە قورجی هەموو ئەو کەسانەی حەزیان لە ماست و شیر و پەنیر و ماستا و بەرهەمەکانی شیرەمەنیە بەگشتی لەگەڵم بن و کارگەی کاڤین ببینن. لە چێڵگەوە بۆ ماڵ دروشمی کارگەیە، واتە لە 0 تاوەکو 100 بەرهەمەکان خۆماڵین. ئەمەش لە چاندنی ئالیکەوە دەست پێ دەکات بۆ ئەوەی پێویستیان بە هاوردەکردنی هیچ بەرهەمێکی بیانی نەبێت. چێڵگە کشت و کاڵیەکانیان لە گوندی حەسارانی قەزای بەردەڕەشە و ڕووباری خازر سەرچاوەی ئاودێریانە. لە ڕووبەری 2500 دۆنم زەوی 1100 دۆنمی بەوێنجە و ئەوەی دیکەی بە گەنمە شامی و گەنم چێندراوە. ساڵانە 5000 تۆن وێنجە، 800 تۆن گەنم و 10,000 تۆن ئالیشی گەنمە شامی بەرهەمی چێڵگەکانیانە. لە کێڵگەوە بۆ ماڵ بەڵێ هەموو ئەو بەرهەمانە بە خۆتان دیسان ئینتاجەکەن زۆر بەیان یعنی بەشهرە زۆر ئەم بەرهەمەتینین تەنها یەک کەرەسەک هەبێت کوردستانی نەبێتن
وەکو سۆیە وەکی سۆیا سۆیا کوردستانی نینە دەست خەکەبێتن سەرچەوێش دەربەتێتن یانجی هەندێک معدن و ڤیتامین ئەگەر هەبنش دەربەبێن ئەو جۆرە کوردستانی نینن ش دەربەتی بۆ چوونە نێو کارگە و بەشی گاوداری پێویستە ئۆتۆمبیل دەرمان ڕێژ بکرێت جلی تایبەت لەبەر بکرێت و بەنێو ئامێرێکی پزیشکیدا تێپەڕیت کە جەستە پاکش بکاتەوە بۆ ئەوەی هیچ نەخۆشی و ڤایرۆسێک نەگوازرێتەوە نێو چێڵگە و کارگە. بە گوێرەی وەرزی پێگەیشتن بەرهەمە کشت و کاڵیەکان دەگوازرێنەوە کۆگاکانی ئالی. ژمارەیەک ئەندازیاری کشت و کاڵی بە پێی نەخشەیەکی خۆراکی ڕۆژانە ئالی بۆ مانگای شیردەر و گۆلکەکان بە پێی تەمەنیان ئامادە دەکەن. هەموو ئامێر و تەکنەلۆژیایەکی سەردەمیانە بۆ دروستکردنی ئالیکێکی باش لە کارگەدا بەکاردەهێنرێت و ڕۆژانە 50 تۆن ئالیک دروست دەکەن. هەر کەرەنگسایەکی خواردنێ بێتە vê kugehê yekem car dihête piştînîn ji loyê serpereştê kugehê ve ji loyê endaziyara ve kesanên şarazal verê pêdiviyê kolotiyeka berz bîtin yê ku kolotiya wî baş nebîtin em wernagirîn ev keresên li ber destê me hemî têne têkelkirin van mîkserat têne têkelkirin da ku xwarinek ji derkevîtin em dibêjne TMR Total Mixed Ration hemî pêdawîstiyê leşê ajalê leşê çêlê همه پێداویستیت بەرهەمی دناوێتی ئەماریدانە. پێم خۆشە کچێکی لاوی دهۆک لەسەر بابەتی دروستکردنی ئالیکی ئاژەڵیە. ئەم ئالیکانە یعنی بۆ مانگای شیردەر و بۆ گۆلک و بۆ ئەو مانگایانەی کە ئەستەویرن هێشتا نەزاون جودایە؟ جدايا هر أليكا جداش أليكا ديف عمري وتمينيتن ديف جوري وتمينيتن شير تل شيردار نقول كن بتجي كذا هم يجيك جدانا يتشكري يتفرش هر كي ديف بيدين لا شيء أم بو يعني أوليكا ويدرس دكين والفيري أم خشتبو مع هالرجانات إتن شل شرزين درس كنا على فيبا أم ديف وي خشتيتشين بو هر عمريكا جدا. سێژەم پێدانی ئالیک واتە بەردەوام ئالیک لە بەردەم مانگاکاندایە هەر مانگایەک ڕۆژانە 50 کیلۆگرام ئالیک دەخوات. ساڵی 2023 ژمارەیەک مانگای جۆری هۆڵشتاین لە هۆڵندا هێنران و ئێستا سەدان بێچویان بۆتە مێنگون و مانگای شیردەر. ژمارەیەک پزیشکی ڤێتەرنەری بەردەوام چاودێری تەندروستی مانگاکان دەکەن. چاودێریە هەمی پرۆژەیت کەن شێوەکێ زانستیانە ڕاوشە هەمی چێلان یا گونجای بیتن و شیرێکێ پاقژ و بژین بدە کێر بەخواردنێ بهێتن. لی ئەگەر هاتومە چێلەکە نەخۆش هەبیتن تێتەڤە گواستن بوو نەخۆشخانێ. دوی ماوەیدا شیری جدا تێتە دووشان تێکەلی شیرێ تەندروست نابیتن ئەو شیرە جدا تێتە ڤاڤارتن تێتە هاوێتن. هەشت کاژێر جارێک مانگاکان دەبردرێنە نۆرەی دۆشین گوانەکانیان دەشۆن و بە نوێترین تەکنەلۆژیا دەدۆشرێن. لە ماوەی 7 خولەکدا 72 مانگا دەدۆشرێن و ڕۆژانە هەر مانگایەک نزیکەی 35 کیلۆ شیر دەدات. هەموو ئەو ماندووبوونەی لە چێڵگەدا دەکرێت بۆ ئێرەیە بۆ ئەوی شیرمان دەستکەوێت. چۆن ئاوا ڕاهاتون مانگاکان بۆ خۆیان بستنە نۆرە کە تەواو بوون ئاوا بڕۆنەوە. ئەف چێلێت هەدەستپێکی دێن داخلی vêrê bin bê هیچ گوان زەختێکی لێ بکەین. ئەول جار vê guhanê wê te teqîmkirin پاشی دی شیر دستی تا فحص کردن اگر مشکلی که ده بود دا شیره نشته گلمی شیری پاشی دی جهازی گریدن
همه شیر دوشین خلاص بود جهاز اتوماتیکی دبرتد پشتی اینگه جاره که دیگه تحقیم که اینه و اف چلاب خود درکبه چتا جه خون شیرەکە لە ڕێگەی سیستەمێکی بۆڕیەوە سەرەتا دەچێتە کۆگایەک کە ساردی دەکاتەوە بۆ 14 پلەی ژێر سفری سیلیزی و دواتر دەگوازرێتەوە بۆ چەند کۆگایەکی گەرمکردن. بەشێک لە شیرەکە لە ڕێگەی تەنکەرەوە بۆ گۆلکە ساوەکان دەگوازرێتەوە لە تەمەنی یەک ڕۆژیەوە گۆلێک لە دایکی جیا دەکرێتەوە و تاوەکو 6 ڕۆژی شیری پێدەدرێت. وقتی گولک الخسته دادن پشتی پیدا بیدن الخسته دو کلسترول آزاد خودن پشتی اینگی تدهناتن بونکمه پشتی 6 روزیه تدریجی ام شیره ویکم کن احتمال سر علفید بید حتی 121 روزیه احتمال سر علفید بید. گۆلکەکان بە ئەندازیارانی ئافرەت بە پزیشکانی ڤێتەرنەری ئافرەت درراوە بۆی چۆنە بینی ئافرەت مناڵ پەروەردەکە کە گرنگی زیاتری پێدا ئێوەش بە هەمان شێوە ئاوا پەروەردەیانەکەن. طبعا. نێرەکان لە ماوەی 6 مانگدا کێشیان دەگاتە نزیکەی 500 کیلۆگرام و دەفرۆشرێن. مێیەکانیش لە تەمەنی 13 مانگیدا لە ڕێگەی پیتاندنی دەستکردەوە ئاوز دەکرێن و لە تەمەنی 2 ساڵیدا دەزێن. کە بینیم دکتۆرەیەک لە نێو گۆلکەکاندا خەریک بوو بڵێم نیهاو وامزانی چینی ماڵاوەدان زۆر بەوانەچی چۆنیانکەن بە مانگایەکی شیرگەری باش. أساس مشروعي أفيا جولكا بتشيكا كاتشا وأساس مجتمعي بتشيكا بتشيك دا ماتشنا مدرسة وشوف ديريا واتتاكرن الفيراجي نفسي تشتي شوف ديريا جولكا تتاكرن بو هند مستقبلي إنتاجك باش بدأتما وش بركو دايكتوانا يعني باشترينا جيجرتنا وإناتنا وأول فيريت خدي داين درستا ژێکانی ئەوان هەموو زانیاری سەرگۆلکەکە تۆمارەکەی زانیاری رقمەوەیە ڕۆژی لە دایک بوونەوەیە و بۆ هەندێ بۆ چی تشتیا فراقەم و چتە سەرم دەبزانن ینی ئەب گۆڵکە یا کیش دایکیە متابعە ئینتاجیەتی تێتاکردنە. بەشە سەرچیەکەی شیرەکە لە ڕێگەی تەنکەرەوە دەگوازرێتەوە بۆ کارگا. یەکەم کار وەرگرتنی نمونەی شیرەکەیە بۆ تاقیگا تاوەکو ژمارەیەک پشکنینی فیزیایی و شیمیایی بۆ نەکرێت ناچێتە بەشی پیشەسازی شیرەمەنی. بەری ئەو شیرە بێتە بەگۆسەژ بۆ کارگە هەمە وێرە چۆن ئەمتینا مختبەر هەمە ئەمچەند فەحسەکە موی بودکەین داکو ئەم بزانین کە کۆڵەتیە شیرێمە ئەوێ مەڤێ بەردەستە چ مشکلت ساخلەمی تێدانینن و هەر تشتێکی دی پێوەگرێدای بتن و ئەف شیرە دەفمە بچتە کارگێ باشتری کۆڵەتی. ما gelek جوری چیریەتە هەندێک ناوێت هەی مبەستەرە پۆستڕۆیزە و هەندێکی دیجێت هەین معقەمە یەت معقەم ئەم تۆیبەتی بەس ئێک جورێت لە فەحسە و پشکنینەوە بۆ ئەنجام دەین vêrê de bûme diyo bê ku ew bakteriyayê nov da ku çendan rêjova çend e û binagêrê xirabbûna şîrî an e pitiriyo coro sifra lef me li wanê em çîn bijinê bo şîr we ji bo berhemaya yê kualitiyo wê gelek yo bilind ku çêtin بۆ ماوەیە نێزیکۆ 6 هەیڤۆ 5 حتا 6 هەیڤۆ jî ebed xirab nabîtin çunkî rêja bakteriya nav da sifra. لەم ژوورەوە کۆنتڕۆڵی تەواوی شیری ڕۆژانە دەکرێت. لە بری کارمەندی زۆر ڕۆبۆت و ئامێری سەردەم بەکاردەهێنرێن و بە یەک کلیک ڕێژەی شیر و زۆری بەرهەم دیاری دەکرێت.
The process is this, we are receiving the milk from... پرۆسەکە بەم شێوەیە ئێمە شیرەکە لە کێلگەوە بە بارهەڵگر دەهێنین و لە ڕێگەی بەشی وەرگرتنمانەوە وەریدەگرین کە تێیدا بارهەڵگرەکە بە بەشی وەرگرتنی شیرەکەەوە وەردەگرین لە پلەی PHE دەیبەستینەوە ئێمە شیرەکە لە ڕێگەی گۆڕەری گەرمی 4 پلەی سیلیزی ساردی دەکەینەوە و لە تانکەکانی کۆگاکردندا هەڵی دەگرین دوای ئەوە نمونەیەک دەنێرین بۆ بەشی کواڵەتی ستافی کواڵەتی نمونونەکە وەردەگرن و شیکاری بۆ دەکەن دوای وەرگرتنی ئەنجامەکان شیرەکە لە ڕێگەی ئامێری پاستەرایزەوە پرۆسێس دەکەین کارگەکە ئێستا خاوەنی 4 هێڵی بەرەمهێنانە و بڕیارە هێڵی دیکەشی بۆ زیاد بکرێن هێڵەکان دروستکراوی ئەڵمانیان و نوێترین تەکنەلۆژیای سەردەمیان تێدا بەکار هاتووە کاتێک بەرهەمی شیری ڕۆژانە لە چێڵگەوە دەگاتە ناو کارگا کەمتر ڕۆڵی دەستی مرۆڤی تێدا بەڵکو ڕۆبۆت و کام ئامێری سەردەم و تەکنەلۆژیای نوێیە لێرەوە گەڕخراون بۆ ئەوەی ڕۆژانە چەند زۆرێک شیر چەند زۆرێکی ماست پەنیر ماستاو وە قۆناغی سەرەتا لێرە بەرهەم بهێنرێن یەکێک لە هێڵەکان زۆرێک شیر بەرهەمدێنێت کە بۆ یەکەم جارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نمونەی هەبێت بێ هیچ مادەیەکی پارێزەر تەمەنی شیرەکە 6 مانگە کەتی ئینتاجێکمان هەیە کە یەکێکە لە تۆپ 2 لە عالەمە ئەو کەتە مواستەفاتی زۆر هەیە ئێکسپایرمانە داتی حتاکو 6 مانگ بە تۆ بۆ حالەتە ئەتوانی ئەم شیرە بینێری بە هەموو شارەکانی کوردستان هەموو شارەکانی عێراق ئۆتوانی بینێری بە دەرەوە لەبەر تۆ ماوەکەی زۆر درێژە ئەم پلاستیکە بە دوو تەبقەوە دێدن ئەگە سێریکەن ئەمە تەبقەیەکە ئەوەش تەبقەیەکە ئەم نوع پلاستیکە لە هیچ شوێنێ دروست ناکرێت ئەمە ئەکەن بەو ئەوە خۆیەتی ئاوە دیێتن لە شەریکە ئەیکەن بەوە ئەیکەینە بەم بۆتڵە باشە ئەم بوتڵە ئەمە بێ بەعینەنە مواصفاتی خاصی یەکە لە مواصفاتەکانی ئەمە دوو تەبقەیەکایە بۆ بنەمونە ئەکە کاکردما دوو تەبقە ئەگەر بێنی لە فلاشی بدی لە ناوی هیچ نامینی معنای چییە ڕۆژ ناوی خۆر ئەگەر ڕۆژی دەرەوە لە کاتی نەقلە ڕۆژ نای خۆر ناچێ ناو بوتڵەکە ئەو شیرە بۆ مەزبوطیە مێنە پێک ناچێتن تورشاو نابێ دوای کە شیرەکەماتیا کرد ئەگە ملاحەزەکەی کا بوتڵەکەی تۆ لەبانەوە تۆزێ بۆشایی هەیە ئەو بۆشایە هەوا نییە ئەو بۆشایە هەواکە دەرەکەی نایترۆجینی پیاکەین بۆ لەبەر هەوا لەگەڵ خواردنە تەفاعولەکە تامیە گۆڕێ پێمەش ئێکسپایرمە 5-6 مانگە بە چێکەی نەحاتە نایترۆجینی پیاکەین یەکێ لە مواصفاتی نایترۆجین تەفاعول ناکە لەگەڵ شیرە ماستە هەرچی بێ تەفاعل بۆەوە گەرانتێنین حتاکو 5 مانگ ئەم شیرە تامی ناگۆڕێت سێ هێڵی دیکەی هاوشێوەی بەرەمێنانی شیر ماست پەنیر و ماستاو دروست دەکەن و دەست بەجێ دەگوازرێنەوە بۆ بازار بەرهەمی بیانی نییە تا سنوورەکان ببڕێت و چەند ڕۆژ و هەفتە لە نێو لۆریدا بمێنێتەوە ئەمڕۆ لە دهۆک مانگا دۆشراوە تۆی کڕیار دەتوانی هەمان ڕۆژ لە کەرکووک بیخۆیتەوە بە پێی پلانی بەڕێوەبەرانی کارگا ئەم ساڵ چەندین هێڵی دیکەی بەرەمهێنان زیاد دەکەن بۆ ئەوەی هەموو ئەو بەرهەمانەی سەرچاوەیان شیرە دروستی بکەن بەتەماینە لە مایەکی نزیک شیری تامدار دروست دەکەین بە تامی مۆزە شکۆلاتە فراولەیە چەندان جۆر پەنیری تر ئینشاءڵڵا ئامادە دەکرێتن و زبدەیە لە ناویدا قەیماغە ئینشاءڵڵا و بوو داهاتوو تر ئینشاءڵڵا هەرچی بەرهەمێک لە شیرەمەنی دروست بکرێت ئینشاءڵڵا مە دروستیەکەی ئێستا بازارمان لە تەواوی هەرێمی کوردستان بەردەستە لە عێراق داخل بووینە
تا جنوبی عێراق ڕۆیشتوینە و لە ئایندەشدا ئینشاءڵڵا بەتەماینە لە بودەرەوەی وڵاتیش بدەین. دهۆک یەکەم شار بووە کە بەرهەمەکانی کاڤین فارمی تێدا فرۆشراوە و ئێستا لە تەواوی فرۆشگاکانیدا بەرهەمەکانیان بەردەستن. ئەو کەسانەی بەرهەمە شیرەمەنیەکان دەکڕن بەرهەمە خۆماڵیەکانیان زیاتر لا پەسەندە. شیرە کاڤین شیرێکە خۆمالیە یعنی ئەف شیرە دێت بیانیت هەین بەس تونزانی کا چاتە چێکردن و سعراویە گرانە تونزانی چاتە دەرزکردن شکیرە تێت وەکی بژنیە چ تشتیە بەس ئەvê خۆمالیە ئێمە vêrەیە کوالیتیەوەی geleka baş e û سعراوی jî erzantir e ئەvê dervetێت şîrêk li tirê şerîka kavîn yê xûmalî tîte firotin 1750 heta 2000 û şîrêt biyanî ji 2000 heta 2750 tîte firotin. ئێستا لە هەرێمی کوردستان نۆ کارگەی گەورە و مامناوەندی بەرهەمە شیرەمەنیەکان هەن. ژمارەیەک وە بەرهێنەری دیکەش داوایان پێشکەش با وەزارەتی کشت و کاڵ کردووە بۆ دامەزراندنی پرۆژەی گاوداری و کارگەکانی بەرهەمە شیرەمەنیەکان. دەکرێت بڵێم ئێستا ئەگەر ئێمە حکوومەت و ئەنجومەنی وەزیران قرار لەسەر دانانی باجێکی ڕەمزیش بدا لەسەر بەرهەمی هاوردە بەپێی ئینتاجی بەروبوومەکان دەتوانین پاڵپشتێکی زۆر گەورەی ئەو کارگانەی خۆمان بکەین بۆ مەبەستە ئێمە کتابیشمان کردووە و لە ڕاستیدا تاقی ئینتاجی کارگەکانیشمان ناردووە کە پاڵپشتێکی گەورە دەبن بۆ هەرێمی کوردستان و بۆ بازاڕەکانی عێراقیش و بەڕاستی بەرهەمەکەشیان و کوالیتیەکەشیان بە شێوازێکە کە دەکرێت بڵێم منافەسەی بەرهەمی هاوردە دەکەن بەڵام ئێمە ئەوانە پێویستیان بە دەعم و پاڵپشتیە چکە خۆتان دەزانن کەرتی تایبەت لە ئێستادا ئەوانیش بارێکی قورسیان لەسەرشانە بە پێی ئەو کولفەی تێچوونەی کە ئینتاجی بەرهەمەکانی پێوە دەکەن. دیارە ئینتاجن چەندە بە هەمووی خۆی هەموو کارگەکان ئەگەر کۆکەیەوە بەڵێ من پێم وایە ئێستا تقریبن یعنی دەکرێت بڵێم بە ڕێژەیەکی زۆر باش دەتوانین تەختی بازاڕەکانی خۆمان بکەین چکە لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان ئەم پرۆژانە دامەزراون لە دهۆکەوە بگرێت تاوەکو دەگاتە گەرمیان. پشتبەستن بە بەرهەمی خۆماڵی هەنگاوێکی گرینگە بۆ ڕێگریکردن لە چوونە دەرەوەی سەرمایە بە تایبەت کا بەرهەمە شیرەمەنیەکان یەکێکن لەو بەرهەمە خۆراکیانەی ڕۆژانە بڕێکی زۆری پارە بۆ کڕینیان دەچێتە دەرەوە.